بەڕاستی ئەو شتێکە ئەوڕۆ دیتمان لەو پەیج و ئەکاونتانێک کە بڵاو بووتەوە کاو شتە کرایە بەڕاستی هەمومان پێی نیگەرانین ئەو شتانێک کە ئیمڕۆ براو کرایتەوە بەڕاستی جێگای قبولکردنیەکە ئەو شتانە یعنی جمهوری هەولێر لەو شتانە خۆش نابیتن ئەمە ڕێزم هەیە لەوە بەرپرسێکە ئەو شتێک کرا براو بوویتەوە ئەو شتێکە کرایە داوا دەکەین بە زووترین کال لێژنەک پێک بێتن ئەو شتەوا دیارە پەرەی دەسەنی دەزانین و پەرەی دەسەنی واسە بەسەبر شتەکان قەڵ ئەوە دەکەن دوور دەخەنەوە یعنی هات چەند ڕۆژێکمان ئەوە لە پێشمایە چەند ڕۆژێک ئەگە ئەو شتە ئەسڵ ئەساسی نییە ئەو شتە بابێ ڕوونکردنەوەکمان لەودا ئەو شتە برابوویتەوە بابێن عیلاجە چ لەو کلیلێ پێم بزانین چێ و کلی ئەو قفرەی پێوەدایە داوا لە جەنابی مەسئول بارزانانی دەکەم بە زووترین کات بێتە سەرخەت ئەو شتەی پێک بینیتن داوای لێ دەکەم بە زووترین کات کاکە لە دڵسۆزی نادیە لە دڵسۆزی هاندەرانە لە دڵسۆزی نادی هەولێرە ئەگە نامەست دەکەین لێرە کاکە جمهور هەمووی گلەی دەکات دەرێنگۆ نوێنەری جمهورینە ڕابیتەیە ئۆتراسە دڵسۆزانەوەنی هەموو براینەمە بەبێ فەرق و جیاوازی هیچ فەرق و جیاوازێک لە مابەینی جمهوری نییە ئیشاڵە لەو دقیقە هیچ فەرق و جیاوازێک نییە دەڵێن ئێوە نوێنەری جمهورینە ئەنگۆ دەبی بێن قسەی بکەن دەبی ڕوونکردنەوەی بدەنە خەرچێ و بەرپرسان ئاگادارکەنەوە ئەمەش بەرپرسەکانی خۆمان ئاگادار کردەوە ئەو خەڵکە هەتا یەکشەمێ ڕادەوەستی لە پاش یەکشەمێ بەڕاستی جمهوری هەولێرێ هەڵوێستیان دەبیتن ئەو هەڵوێستەکە دەبی و بەرپرسانە بێنە سەرخەت کێشەی نادیاربیت پێک بینن